خاتنی وەرزی هاوین ڕێژەی فێرگەکان بەرەو زیادبوونە ڕواوە فێرگەی نوێی وەرزشە جیاوازەکان لەخۆ دەگرێت. لە سلێمانی هاوشەوەی شوێنەکانی دیکە خولێکی تۆپی پێ بۆ فێرگەکان کراوەتەوە کە 34 فێرگەی وەرزشی لە ئاسە تەمەنیەکاندا بۆ تۆپی پێ بەشداریان تێدا کردووە. بە ئامانجی پێگەیاندنی یاریزان و دەرکەوتنی تواناکانیان و دروستکردنی هەڵبژاردەیەکی بەهێز بۆ پارێزگای سلێمانی لە شاری سلێمانی ڕکابەرەکانی خولی تۆپی فێرگە و ئەکادیمیەکانی سلێمانی و دەوروبەری بەردەوامە و 34 فێرگەی تۆپی پێ بەشدارن. خولەکە بۆ لەدایکبوانی 2010 و 2011 و چەندین بەهرەمەندی تۆپی پێی تیا بەدی دەکرێت. یاریەکانی ئەم خولە ڕۆژانی شەمە و دووشەمە و چوارشەمە لە هەردوو یاریگای سلێمانی و بابان بە سەرپەرشتی لیژنەی فێرگەکانی سەر بە یەکێتی تۆپی پێی سلێمانی بەردەوامی هەیە.